دیارە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە جیهان و کوردستانی خۆمان ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی کەلار و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەستمان بە بەرپرسیارەتیە کرد و ستافی ئێمە لە پەیمانگای تەکنیکی کەلار و هەر لە سەرەتاوە لەلایەن دوو مامۆسایی خۆبەخشی ئێمەوە لە پەیمانگای تەکنیکی کەلار بە هەماهەنگ لەگەڵ تاقیگەکانی نەخۆشخانەی گشتی کەلار هەستان بە پشکنین بۆ 151 کەرنتین کە لە وڵاتی ئێرانەوە گەڕابوونەوە ناو شاری کەلار و لە کەرنتینە بوون بەشدار بوون لە پشکنینی ئەو 151 گومان لێکراوە خۆشبەختانە ئەنجامەکەی باش بوو کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبوو بوون و بە هەمان شێوە ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی کەلار هەمیشە مختبەرەکانمان تاقیگەکانی پەیمانگاکەمان کراوە بووە بەڕووی نەخۆشخانەی گشتی کەلار و دەستگا تەندروستەکانی ئەم دەڤەرە و مامۆسایانی ئێمە لە هەردوو بەشی پەرستاری و بەشی شیکاری نەخۆشیەکان هەمیشە خۆبەخشانە ڕۆشتون بەدەم دەستگا تەندروستەکانی ناوچەکەوە و هەر لە سەرەتای دروستبوونی نەخۆشخانەی قەڵاوەکە لەلایەن خێرخوازانەوە دروست دەکرێت سەردانمان کردوون و ئامادەی خۆمانمان دەربڕیوە و دوای ئەوەی دیارە ئەم ڤایرۆسە زیاتر تەشەنەی کرد و زیاتر بڵاو بووە و تاقیگەکانی نەخۆشخانەی گشتی کەلار مادەی VTM-یان لەبەردەستە کەم بووە مامۆسایانی ئێمە هەستیان بەو بەرپرسیارەتیە کرد کە چۆن بتوانن بیریان کردەوە چۆن بتوانن مادەی VTM دروست بکەن و دیارە مادەی VTM-یش پێک هاتووە لە چەند مادەیەک و خۆشبەختانە ئەو مادانە ئەتوانی بڵێن زۆری مادەکان لای مامۆسایان هەبووە و لە تاقیگەکانی پەیمانگای تەکنیکی کەلار بوونی هەبووە تەنها مادەیەکمان نوقسان بۆ ئەوش بە سوپاسەوە لەلایەن زانکۆی چەرمەوە بۆمان دابین کرا و هەر دوێنێ شەو لە ئەنجامی ئیشکردنێکی زانستی لە تاقیگەی مایکرۆبایۆلۆجی لە پەیمانگاکەمان و توانرا ئەتوانین بڵێن بەشی 800 سامپڵ واتە بەشی 800 پشکنین نەخۆش لەو مادەیە دروست کرا و ڕەوانەی کوالیتی کۆنتترۆل کراوە لە سلێمانی و چاوەڕێی دەرئەنجامی نەتیجەکەی دەبین.